یەکەم پرسیارت کە ئەگەر وابێ هۆکاری کارکردنی میدیاکان بێ بەو جۆرەی ئێستا کە بەو جۆرەی پێویستە کار ناکرێت پێم وایە ئێمە هیچ پرەنسیپ و دەستورێکی میدیاییمان نییە کاری لەسەر بکەین هیچ یاسایەکی میدیایی لە ئێستایا ڕەنگە بوونی نەبێ من وەکو پرەنسیپێکی گرنگ لە ناو هەموو میدیاکانە پرەنسیپێکی هاوبەش کۆمەڵک خاڵی گرنگی هاوبەش بۆ کورد و لە باشوور لە ناو هەموو میدیاکانە هاوبەش بێت من شکی نابم بەڕاستی هەرچیەک هەبێ و هەرچیە لە پەرلەمانەوە دەرچوو بێ پێم وانە هیچ شتێک کاری پێ بکرێت لە ئێستاە چونکە بە ئەدای کاری میدیاکار و میدیاکانەوە نابینرێ میدیا کە خۆی هیچ پرەنسیپێکی نەبوو میدیاکار بە ئەدای خۆی کارەکات بە شێواز و جۆری کەسی خۆی کارەکە لەم بارودۆخەشە تۆ پێویستە بە میدیاکاری لێ هاتووە کە لە ڕووی زمانەوانیەوە کوردیەکەی باش بێ بۆی گرنگ بێت بۆی گرنگ بێ بارودۆخی نەتەوەکەی و کۆمەڵگەکەی و نیشتیمانەکەی لە ئێستا لە هەموو کاتێکە لە هەمووش لە پێشترە بەڵام بەداخەوە میدیا کارێکی کردووە لە ئێستاە تەنانەت فەرهەنگی ئەم بەشەکە ئێمە خۆمانتیایە ئەژین و تیای بەرپرسیارین فەرهەنگی کوردی لە باشووری کوردستان بە تەواوی خەریکە لە ناوەچێت شتێکی وامان نییە لە ئێستاە کە تۆ بڵێیت ئێمە خاوەنی ئەم میدیاین ئەم میدیایە ئەتوانێت ڕەوت و ڕێڕەوی ڕەوت و ڕێڕەوی کاری خۆی دەست بخاتە سەر ئەم خاڵە کە ڕەنگە بۆ ئایندە زۆر زیانمان لێبات و بەداخەوەش ئەبینین کەەوە تا تۆ لە ڕۆژاوای کوردستان ئێستا کێشەی زۆر گەورەت هەیە بەڵام عاتیفەی ئاینی لەسەر باوەڕی خەڵک ئیشەکرێت تەنانەت میدیا زۆر بەرپرسیارەکان لە هەرێمی کوردستان لە سلێمانیش و لە هەولێریش قسەی یەکەم و دووەمی یەکەن لە ناو میدیای کوردیە بەڵام یان کار لەسەر باوەڕی خەڵکەکان و سۆزی خەڵک و باوەڕی خەڵکە جوڵێنن بۆ ئەو وڵاتانەی کە ئێستا شەڕیانە بەڵام ئێمە ئەگەر بێتە سەرەوەی میدیاکارێکی میدیایەکی بەرپرسمان نەبێ پێویستەکە کار لەسەر میدیاکار بکەین بە شخصی بە کەسی ینی ئەوەش ئەرکەکە قورسە بێ ئەو کاتە ئەبێ بەوەی کە هەر میدیاکارێک ئێمە ئیتر ناتوانین ڕخنە لە میدیا بگرین ئەو کاتات ئەبێ ڕخنن لە میدیاکار بگرین لە ڕاگەاندن کار بگرین چونکە ئێمە شکی نابین لە ئێستاە بەداخەوە شکی نابین من بۆ خۆمم بەیانە سەری هەندێک کاری میدیایم کردووە کە بۆ نمونەیەکی لە ڕۆژنامە نووسەکان لە شەقامی سالمە کار لەسەر شێواز و جۆری کارکردنی حکوومەتەکە و لیژنەکانی قایمقامیەت تۆ ئەمە یاسایە تۆ ئەبێت شەقامەکەت یاسایی هەبێ چێشخانەکەت یاسایی هەبێ حکوومەتیش دەبێ بەرنامەیەکی بۆ ئەمە هەبێت بۆ میدیاکانی چونکە ئێمە ئازارین زۆربەی میدیاکانی ئێمە میدیای حزبیە یا میدیایەکە کەسێک لە پشتیەتی و کەسەکەش مەبدئێکی حزبی ڕەنگە هەبێت و دوجار ئێمە میدیای سەربەخۆمان نیە بەڕاستی لە کوردستان ئەوانشی کە میدیای سەربەخۆن دوجار وەکو ئۆپۆزیسیۆنێک خۆیان دەرەخەن ڕوبەڕووی کۆمەڵێک شتە بیتەوە لە شێواز و جۆری کارکردنیانە کۆمەڵێک قسە و کۆمەڵێک لێدوان کە ئەوان وەک ئەوەی کە ئەوان دژی ئەم سیستم و دەسەڵاتە کارەکەن لە کاتێکا کە ئێمە پێویستمان بەوەی ئێستا پێویستمان بەوەی میدیا یارمەتی دەربێ شێواز و ڕێڕەوی ڕێگا دروستەکەی کارکردن لەو شەقامە لەو چێشتخانەیە لەو میدیایە کە کاری تێکا پیشانی حکوومەت و دەسەڵاتیش بات نەک تەنها جوڵاننی سۆزی خەڵک و دژی حکوومەت وەستان ئێستا بۆ بە جۆرێک لە مۆدل بەداخەوە هەمووی دژی دەسەڵات و سیستمەکە ئەوەستێت لەبەرەوەی سیستمەکە ئێمە بە سیستمێکی دروستی نازانین ئێمە نایەین دروستیکەین ئێمەین بەردەوام نادروستیەکانینەوە بەگوێی خەڵکە ئەمەش بۆ خۆی کارێکی هەڵەیە ئێمە هەر لە بنەڕەتە ئەبێ ئەو بابەتانە ئەو باسانە ئەو تایتڵۆماشێتانەی کە بە کەڵکی بارودۆخی کۆمەڵایەتی و نەتەوەی ئێمە نایە هەر نێکینەوە باشە ئەم بارودۆخی بەداخەوە ئەڵێم نائاگایی و بێدەسەڵاتی کۆمەڵێک کەسەکە خۆیان بەدەسەڵات دارەزانن ئەمە نیشانە لە بێدەسەڵاتیە ئەمە جۆرێک لە سیستمێک پیشانی تۆ ئەیە کە ئێستا ئەڵێن خەڵک دەسەڵات خۆی خەڵک بەم شتانەوە مەشغوڵەکە بۆی
خەیاڵیان لای بێموچەیی نەمێنێ من پێم وایە خەڵک خۆی ئەوەندە بێ ئاگایە بۆیە ئەتوانێ بێموچەی قبول بکە من پێم وایە حکوومەت ڕەنگە بە تایبەت ئەمە نەکا بەڵام چونکە بارودۆخەکەی کۆمەڵگەی من و تۆ بارودۆخێکی وایە حکومەت دەتوانێت موچەت نەیاتی ناتوانێت حکوومەتەکەی تۆ ناتوانێت دەسەڵاتەکەی تۆ ناتوانێت پێت بڵێ من موچەم نییە لەبەر ئەم هۆکارانە بەڵام ئەتوانێت نەتداتێ چونکە لێت ڕائەبینێ کە تۆ ئەو تواناییەت نییە بە شێوەیەکی دروست ڕوبەڕووبیتەوە تۆ کە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی وایە یەتە سەر جادە بۆ توندوتیژی دوجار کێتە سەر جادە و توندوتیژی ئەوەش توندوتیژی لەیەکەوێتەوە ئێمە یەک دوو نمونەمان لەوە بینیوە بەداخەوە دوجار هەر خەڵک زەرری کرد بۆیە من پێم وایە ڕێگایەکی دروستتر هەیە ما بێ بۆ ڕێگایەکی دروستتر بگەڕێن ئەگەر ئێمە قسەمان ئێستا لەسەر کاری میدیا و ئەدای میدیایە ئێمە ئەبێت چاومان لە میدیاکارێکی سەرکەوتوو بێت چونکە ئەو میدیا بندیوارانە بەڕاستی زەرەر و زیانیان زۆرترە وەک لەوەی کە ڕاستەوخۆ تۆ میدیایەک بە نەئاگایی و بە بێپرەنسیپی کۆمەڵێک بابەت بە تۆ ئەیە و دوجارە و بابەتانە زۆر ناپێویستە بەداخەوەم خەڵک هۆشیاری ئەوەی نییە کە دوای ئەو باس و بابەتانە نەکەوێ تۆ بێ چاوت لەسەرەوە بێت ڕێژەی نێوەندی تەمەنی زۆرینە خەڵک لە کوردستانی تۆ چەنە گەنج سەیری ئەوواکە و بۆ دوای ئەم بابەتانە ئەکەون ئەزانی ئەم بابەتانە بابەتی کەسین و ئێمە شتێک تیامانە بووە بە کلتور ئەوەیە کە پێمان خۆشە ئاگامان لە ئەوانی تر بێت ئەمە ڕەنگە بارودۆخەکە یان باسەکە یان ئەمەی کە بەداخەوە بۆ خەریکابێ بە کللتورێکی زۆر نەخوازرا و نەباو ئەوەیە کە ئێمە هەمومان کێشەمان هەیە و زۆری فێر نەبووین کێشەکانی خۆمان دەرببڕین بۆ کەسانی کێشەکانیان دەرەبڕن یا و کەسانی کە خۆیان وەک خێزانە خەنە ڕوو ڕەنگە زۆر نەبن و هەمووی بۆ باسی لێکچوو کێشەی لێکچووی خۆی لەوانی تراگەڕێت ئەم بارودۆخە بە تەواوی دەرونیە بە تەواوی سلمێنەری ئەوەیە کە ئێمە لە کۆمەڵگەیەکین بارودۆخێکی ناجێگیری دەرونی و کۆمەڵایەتی و خێزانیمان هەیە کە دوجار پەلە کێشەی بۆ هەموو شتەکانی تر و ئێمە لە ئێستاە میدیای ئێمە زۆر نابەرپرسیارانە کارەکە لە ئێستا ئێمە کێشەی ڕۆژاوامان هەیە هزار کێشەمان لە باشوور هەیە سەدان کێشەمان لە ڕۆژهەڵات هەیە باسی باکوور هەر نەکەین ئێمە باسی کوردستانەکەین بە شێوەی گشتی و باشوور بە تایبەتی کە ئێمە چامان لەم بەشە دەسەڵاتە ئازادەیە لەم پارچە ئازادەیە کە پارچەکانی تریشی لە خۆیان کۆ کردوتەوە من پێم وایە قەت ئەوەندە چاومان داخراو نەبێ قەدری ئەم بەشە ئازادەی خۆمان نەگرین بەڵام بەداخەوە ئەوەی کە گرنگە ئەم بەشە چونکە ئازادا ئێمە چاومان لە دەستیەتی و ئەم بارودۆخی کە پێایە تێپەڕین بارودۆخێکی تەواو نابەرپرسیارە من میدیای ژمارە یەکم هەیە لە سلێمانی میدیای ژمارە یەکم هەیە لە هەولێر ماشێتێکی لە وێبسایتەکەی یا لە تەلەڤیزۆنەکەی داناوە لە میدیا بینراوەکەی داناوە باسی فەڵەستین و ئیسرائیل بۆ منەکە تۆ چ پێویستیەکت بە باوەڕی خەڵکە ئیشی لەسەر بکەیت تۆ چ پێویستێکت بە سۆزی خەڵکە بە ئاینەکەی بیجوڵێنی لە کاتێکا ئێمە پێویستمان بەمە نییە تۆ چ ئیشێکت لەسەر نەتەوەکەت و کولتوری نەتەوەکەی خۆت لەم بەشە ئازادە کردووە تاکو یەیت ئیش لەسەر سۆزی خەڵکەکەی ئێمە دواکەوتنی کۆمەڵگەی کوردی لە باشوور بەڕاستی لە دوای هەشتاکانەوە لە دوای لە دوای با بڵێم شەڕی ئێران عێراقەوە و لە دوای ڕاپەڕین بە تایبەتی ئەم کولتورە جوانانەی کە لە ناو شار و لە ناو کوردەواریە هەبوو هیچی نەماوە ئەویش ئەوەیە فێر بووین فێر کراین ئیش لەسەر سۆزی یەکتری بکەین خەڵک فێر بووە داوای پارەکە بە سۆز بۆی عاتفەی بەرامبەرەکەی بجوڵەنێ خەڵک فێر بووە ماشێتێک بۆ تۆ دانێ لە سۆشیال میدیا لەسەر ئاین قسەت بۆکە لە کاتێکە خۆی باوەڕدار و کەسێکی زۆر بە سۆزە بەڵام یەت بە پێچەوانی باوەڕەکەی تۆ بە جۆرێک ماشێتەکەیدا ئەڕێژێت وەک ئەوەی کە تۆ بتەوێت ئەو کەسە بگرێنیت لە کاتێکە تۆ پێویستت بەمە نییە زۆر شتی کولتوری جوانی
شارەکەی خۆت و وڵاتەکەی خۆتت هەیە چ لە هەولێر چ لە دهۆک چ لە زاخۆ چ لە سلێمانی چ لە کەرکوو لە شارەکانی تر تۆ لە دەستت داوە فەرهەنگی خۆتت لە دەستداوە تۆ بێ کارێ بکەی ئەمانە بەرنامەت هەبێ لە میدیا بینراوەکان تا بۆ گێڕانەوەی ئەم فەرهەنگە جوانەی کە لە دەستت چووە بەڕای من بە بڕوای من کە بڕوای منت وەکو میدیاکارێکەوێت باوەڕی من وایە کە ئێمە ئەبێ تۆڕێک کۆمەلگەی بچووک بۆ خۆمان دروستکەین ئەو میدیاکارانەی کە ئاگان ئەبێ تۆڕێک دروست بکەن وەتیایە باس لە هەموو ئەو سەروەریانە بکرێت کە میدیاکارێکی ئاگا چۆن نتوانێت بیپارێزێت بە دوور لە باوەڕی خەڵک لە ڕاکێشانی سۆزی خەڵک و ئەمە چونکە زۆر زۆر گرنگە چونکە باوەڕی خەڵک ئیمانی خەڵک پێیوەستە بە خۆیەوە خۆی تۆ تەنها بۆت هەیە ڕێز لە باوەڕی بگری بۆت نییە کار لەسەر باوەڕی خەڵک بکەیت خۆی ئێمە ئەبێت لە پێشە ئیش لەسەر مرۆڤبوونی خۆمان بکەین و ئەو کۆمەلگەیی کە ئێمە سبینێ بەجێڵین بۆ نەوەکانی خۆمان میدیاکانمان یا میدیاکارەکانمان بە جۆرێگەم بەرپرسیارەتیە بەڕێکان کە ئەوان فێریم ئەوان لەم قۆناغە دەرچن کە ئێستا من و تۆ گلەیمان لێ هەیە بەڵام ئەگەر ئەوەی ئێستا ئێمە ئەیبینین لە میدیای کوردی و لە سۆشیال میدیاکانەوە کە ئێمە زۆرتر ڕەنگە فۆکسمان لەسەر میدیا بێ باشترە چونکە سۆشیال میدیا ناوی خۆی بخۆیەتی و تۆڕێکی کۆمەڵایەتیە و هەرکەس پەنجەرەکی خۆی کاتەوە بەداخەوە لە ژیاتیەوەی پێوێ هەوایەکی پاکاڵمژێ جارجار خۆڵەکەشیان لە پەنجەرەکەواکەنە دەرەوە ئەمە شتێکی باش نییە و ئێمە ڕەنگە نەتوانین کۆنتترۆلی بکەین بەڵام بەداخەوە میدیاکان نابێ بێن ئەوەی لە سۆشیال میدیاکان نەگوزارێ و لە سۆشیال میدیاکان دەرەکەوێ بیکەن بە باسێکی گرنگ لە وبسایت و تۆڕی کۆمەڵایەتیەکانی خۆیان دایبەزێنن من بۆ خۆم 15-16 ساڵ لە میدیای حزبیا کارم کردووە و من پێم وایە میدیا حزبیەکانمان نائاگان خۆیان بێ هەواڵن لە هەموو شتێکە ئەگوزارێت چونکە کەسی شیاو لە شوێنی شیاو نییە کەسی بەرپرس بە مانای وەرگرتنی بەرپرسیارەتیەک ناکە کورسیەکی ئەیتێ و وەزیفەکە بەناویەتی کەسێک کە بەڕاستی لە مەیدانا بێت و بەرپرسیارەتی هەڵبگرێ بەرپرس مەبەستم هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتەیە کە تۆ چۆن بە ئاگاوە ئەبی بە بەڕێوەبەری تەلەڤزیۆنێک یا ڕادیۆیەک یا ڕۆژنامەیەک میدیاکەت بینراوە بیسراوە یا نووسراوە هیچ جیاوازی نییە بەڵام گرنگەوەی و بەرپرسیارەتیە چۆن بەڕێیەکەی ئامانجی تۆ لە وەرگرتنی و بەرپرسیارەتیە چییە من پێم وایە کەسەکان بە تاک هیچ ئامانجێکیان نییە کە بەرپرسیارەتیەک وەرەگرن زۆربەیان هیچ بەرپرسیارەتیەک ناتوانن بگرنە ئەستۆ یان وەکو بڵێم بابەڕوونتر بیڵێم ئامانجێکی ڕوون و دیاریکراویان نییە بە وەرگرتنی و بەرپرسیارەتیە جگە لەوەی کە پلەکەیان بەرزە بێتەوە و ئەرکەکەیان ئەبێ بە بەڕێوەبەری فلانە شوێن و فلانە دەستگا بەداخەوە من پێم وانە تا ئێستا دوو میدیاکار لە ڕاگەیاندنێکە یان دوو سیاسی کە ویستویانە کەسێک بکەن بە بەرپرسی ڕاگەیاندنی شوێنێک یا بەرپرسی بەرنامە یا بەڕێوەبەری میدیایەکی بینراوی یا بیسترا و کاریان لەسەرەوە کردبێت ئەو کەسە چۆن ئەو بەرپرسیارەتیە پێ جێبەجێکرێت ئەو کەسانەی کە بەرپرسیارەتیەکە جێبەجێەکان 15 کەس لە ژێر دەستیانایە ئەو بچێ ئەو راپۆرتە بکە لە ژێر ئەو ناونیشانە ئەو راپۆرتاکە فلانە بەرنامە فلان کەسێکە فلانە بەرنامە کێ زۆرترین قسەی زل و دەنگی بەرزی تیا ئەکات ئێستا لە کوردستان ڕەواجی هەیە بۆیە خەڵک تێڕوانینی گۆشەنیگای بۆ میدیا شتێکی ترە پێی وایە دەرکەوتن و زۆربوونی بینەر و بیسەر بەشە گرنگەکەی میدیایە کە بەداخەوە ئەوە خراپترین بەشی میدیایە کە تۆ سەر لە کار بنەڕەتی و پێویست و جوان و دروستەکەی تۆ تێگەیە کە ئەوش بەرپرسیارەتیەکە ئەبێت تۆ ئاگاد لەوە بێت ئەو بەرنمەیە ئەو راپۆرتە کێ لە چ کاتێکا چ تەمەنێک گوێ لێ ئەگرێ و چ زیانێکی ئەبێت دوجار بۆ کۆمەڵگەکەی تۆ و بۆ کللتوری کوردیت بۆ خێزانی کوردیت ئێمە بێ ئەگەمان لەم شتانە بێ بەڵام من بەڕاستی خۆم شت نابم هیچ میدیایەک بەم جۆرە کاری کردبێت و بەداخەوە چونکە میدیاکانیش حزبی بوون زۆرتر لەسەر پرەنسیپە حزبیەکان کارەکان نەک لەسەر پرەنسیپە کولتوری و نەتەوەیی و میلی و نیشتمانیەکان بەداخەوە ئێمە
هەتا ئێستا لەسەر هیچ شتێک بەرپرسەکانی ئێمە لەم بەشە کۆکنین ئەکینا حزبە ئیسلامی و ئەلمانیەکان پێویستیە کرد دابنیشتنایە لەسەرەوە ڕێککەوتنایە کە کۆمەڵێک شت هەیە ضرورەتە گرنگیە پێویستیە بۆ هەرێمی کوردستان و هیچ هەواڵێکی تر لە دەرەوەی هەرێمی کوردستان تەنها وەکو هەواڵ ئەبێ بڕوانەک وەکو خاڵێکی گرنگ بەنا ئاگا لە هەموو تەلەڤیزۆنەکان کاری لەسەر بکرێت ئێمە ئەگەر بڵێن هەندێک لایەنی حزبیمان هەیە بۆ ئەم بابەتە کارەکە پاشە ئەی لایەنەکانی تر ئەی حزبەکانی تر هەموو حزبەکان بەنا ئاگایی کار لەسەرماکەن بەداخەوە ڕاکێشانی سەرنجی خەڵک قسەی یەکەمەکە بۆ بەرزبوونەوەی ڤیو بەڵام من پێم وایە گەر ئێمە ئەمە وەلانین ئەمە بخینە ئەولاوە ئێمە چامان لەسەرەوە نەبێت ڤیۆرس زۆر بکەین پێویستەکە یا سەرنجی خەڵک بۆ خۆمان ڕاکێشین و زۆرترین بینەروبی سەرمان هەبێ پێویستەکە بەلایەنە زۆر پێویستەکەی بەرپرسیارەتی خۆمان هەڵ بگرین و بکەوینە ئیش ئەویش ئەوەیە حیزبەکان بۆیان گرنگ بێت لە میدیاکانیانەوە چی دەرەچێ و ئەو کەسانی کە بەرپرسن وەزارەتی ڕۆشنبیریە حکوومەتە وەزارەتی پەروەردەش بەڕاستی ئەبێ قسەی هەبێ ئەو باسە باسێکی زۆر پەروەردەیە و ڕەنگە پێویست بکە وەزارەتی خوێندنی باڵا تەداخل بکە بەڵام تۆ هیچ جیهات و لایەنێک نابینی کە بەرپرسانە مامەڵە بکە هەمووی چاوەڕێ ئەویترە و پێم وایە ئەگەر ئەمەمان پێ نەکرا شکۆی کورد لە هەر بەشێکی کوردستان بێت و لەژێر دەستدرێژی و هێرشی هەر کەسێکا بێ پێویستەکە ئێمە باسەکانی خۆمان قسەی یەکەم بکەن لە میدیاکانی خۆمانەوە نەک باسی ئیسرائیل و فەڕەنسیم بەڕاستی بەداخەوە بۆ مردنی هەر مرۆڤێک لەسەرم گۆی زەویە و بۆ کوژانی هەر مرۆڤێک مەبەستەکەمەوەیەوە بڵێم بە دەستی مرۆڤێکی تر زۆر بەداخەوە بەڵام بەڕاستی ئەوە باسی ئێمە نییە ئێمە ڕۆژانە ئەوەی لە غەزە تێپەڕێ ڕۆژانە ئێمە لە هەر بەشێکی کوردستان ئەوەندە و ئەوەندە لە دەست ڕۆڵەکانی تۆچیەوە تا لە ڕۆژهەڵات بە لە سێدارەدان لە ڕۆژاوا بەو جۆرە ئەوە هێرشی تورکیای بۆ سەر باشووری کوردستان ئێمە بیرمان چۆ چەند ساڵ لەوە پێش لە سەیرانگاکانی نزیک شاری سلێمانی خەڵک قاچ و دەستی لە دەستدار بە بۆنێ هێرش و بردومانی تورکیاوە ئێمە ئەمانەمان بەڕاستی نابێ بیر بچێ ئەبێ هەڵوێستمان هەبێت بەرامبەر بە دوژمن و ئەبێ هەڵوێستمان بەرامبەر بە خۆمان هەبێت پرسیار لە خۆمان بکەین چی پێویستە بۆ کورد بمبار و دۆخە گەیشت و کە ئێستا ناتوانێ مووقیفی هەبێ بەڕاستی مووقیف لەسەر خۆمان نەک لەسەر شتەکانی دەرەوەی نەتەوەی خۆمان وەم پێم وایە ئەگەر ئێمە نەتوانین سیاسیەکانمان حزبەکانمان نەتوانن ئەمە بکەن میدیایەکی دروست و تەندروست و بەپێی پێویستەکە کۆمەڵێک میدیاکار کۆ ببنەوە تۆڕێک دروست بکەن و ئەم جارە بە بەرچاوی بەزەقی باس لەوە بکەن کە میدیاکاری پێویست بۆم بارودۆخە کێیە و بابەتی میدیایی چۆنە و ئەگەر پێویستیشی کرد ئێمە بتوانین کۆمەڵی میدیاکاری باش کۆ بکەینەوە کە سیمینار وەرکشۆپ ئاگامان لیان بێ لە نزیکەوە پێیان بڵێن پێویستەکە تۆ چۆن میدیاکارێک بیت بە تایبەتی لەم بارودۆخەی ئێسای کوردستان بە گشتی هەموو پارچەکانی و باشوور بە تایبەتی کە زۆر هەستیارە چونکە هەموو بەشەکانی تریش چاویان لە باشوورە گلەی لە باشوورەکەن چونکە باشوور بەشێکی ئازادە ئیتر ئەوانش پێ ئاگالەوەی کە بەڕاستی باشوور فشارێکی زۆری لەسرە ئێمە باسی حزبی ناکەین باسی شێوە گشتیەکەی کاری ئیداری و حکومیەکەین لەم هەرێمە ئاواتێکمەوەیە کە بەڕاستی هەر دەستگایەکی میدیایی بینراویە بیستراو لە مەودووە ئەکرێتەوە ئامانجی سەرکیان ئەوە بێ یا ببنە پێگەیەک بۆ میدیاکانی تر و نمونەیە بۆ میدیاکانی تر کە بتوانن ئەو ڕەوتە نا لەبار و خراپەی کاری میدیایی و ئەدای میدیایی لە کوردستان هەیە ببن بە سەرچاوی کاری باش هەرچەند ئەمە تەنها ئومێدیش بە تەنیا هیچ ناکە بەڵام من بۆ خۆم بۆ بەپێی ئەرکی خۆم و توانای خۆم ئەو بەرپرسیارەتی هەمەوە پێشم وایە هەمومان بەر ئەو بەرپرسیارەتیەمان لە ئەستۆیە هەر یەک بە جۆری خۆی من بۆ خۆم
بۆ هەر خزمەتێک ئامادەم و ڕەنگە پێویستیش بکە ئێمە گۆشەیەک دابنین ڕۆژانە شێوازی کاری ئەو میدیاکارانەی کە پێویست دەکات ئەو کارێک کە بڵاو یەکەنەوەی دایانێن شێوە دروستەکەی پیشان بدرێت ئەگەر بە سنگێکی فراوانەوە وەری بگرن و ئێمەش کاری لەسەر بکەین و کاتی بۆ تەرخام بکەین پێم وایە کارێکی باشەکەی نەگەر یارمەتی دەربین بۆ بارودۆخە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر بڕوات ئەمە بۆ ئەوەیە کە خۆم ئەڵێم ئەو بەرپرسیارەتی هەڵەگرم بۆ ئەوەی نەبێتە ئەوەی کە هەمومان قسە بکەین و تێپەڕین بەڕاستی ئەمە زۆر خەلەلا زۆر کێشەیە و زیانی زۆر گەورەی لە هەمومانیاوە لە هەر قۆناغێکا و زۆربەی ئەو کێشانێکی ئێستایی بینی هی ئەوەیە کە هەر کەس لە جێ خۆیەوە قسێکی کردو ڕۆشتووە چاوی لەوە نەبووە قسەکەی خۆی چەند گرنگە چەند پێویستە ئەو قسەیە و ئەبوو بە هەند وەری بگرێەوە کاری بۆ بکە